کاتە ئەسا کاک دکتۆر بە پێی لەسرم بۆستی زۆر سواز دەکەم. کاک دکتۆر تەڵەن بینەرانی عزیز ئەمە وەکو سوپرایز بۆ کاک شوانی هاوڕێمان کە دیارە چوەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە پڕبەدڵ پیرۆزبایی لێکەین بە ناوی خۆم هەم دکتۆر کە دانیشتووە هەم بینەرانی عزیز و بەڕێبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیامەوە. زۆر سپاسان دکتۆر ڕاکە ئاگاداری ئەم بابەتە نەبوو. دیار بوو شتێکی تیاوە. بەڵێ بەڵێ زۆر باشکەم سوپرایزی تریشی بە دوا بێ کاک زێرا ئەمە لێرە بێت ئینشاءالله. یاخوا پیرۆز بێ. سپاس بۆ لێرە دایانێنێڵە. دەستان خۆش بێ. کاکشایە گوڵەکە دەرکەوێ بۆی ماڵەوەیش بیبێنن کاک زێرا. زۆر سپاسانەکەم سپاس بۆ هاوکاران و بۆ کاک جەلالی. دەستی هەموو لایەک خۆش بێ. بچینەوە سەر بابەتە ئەسڵەکەی. جاوەڵا بابەتە ئەسڵەکەم لێ تێکچوو. من وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. سکارەکە بدەرەوە دەستی خۆم شوان تۆ بڕۆ تەخەیوڵاتی خۆتەوە. وەڵامی پرسیارەکەت دیارە لە هیچ